ڕژیم بێتوانە لە ئاستابینکردنی ئاو بۆ خەڵک. ڕۆژی دووشەممە 24 مانگی گەلاوێش دانیشتوانی ناڕازی شاری کورد بە دروشمی مردن بۆ ڕئیسی لە بەردەم ئوستانداری چوارمەحاڵ و بەختیاری کۆبوونەوە تا بێزاری خۆیان لە دژی بێتواناییەکانی ئەم دەسەڵاتە لە ئاستابینکردنی ئاو بۆ خەڵک دەرببڕن. چەندین شار و گوندی ئەو ئوستانە چەند ڕۆژە لەم وەرزە گەرمایەدا لەگەڵ گرفتی کەم ئاوی بەرەوڕوون و بەرپرسانی پەیوەندیدار جگەل لە وعدە و بەڵێنی درۆ هیچ هەنگاوێکی جددی و کردەیی لە پێناو دابینکردنی ئاوی پێویست بۆ دانیشتوانی ئەو ئوستانە هەڵناگرن. دوو حوتە لەمەوبەر لافاو ئاوی ئەو شارەی لێڵ و کانی کوهڕەنگی لە ڕێڕەوی گەاندنی ئاو دەرهێنا. بەرپرسە جۆراوجۆرەکان لەو کاتەوە تا ئێستا بۆ چارەسەری کێشەی ئاو ئەمڕۆ سبەینە بە خەڵک دەکەن و کات دەکوژن بۆ ئەوەی کە لەگەڵ ناڕزایەتی خەڵک بەرەوڕوو نەبنەوە. خەڵکی ناڕازی لە حاڵێکدا بە دروشمدان لە دژی بەرپرسانی ڕژیم بەرەو ئوستانداری ڕێپێوانیان دەکرد کەوتنە بەر هێرشی هێزە سەرکوتگەرەکان. ئەوان بە دروشمی بێشەڕەف تەنیا لەسەر شەقام دەگەین بە مافەکانمان پاشەکشیان بە سەرکوتگەران کرد و خۆیان گەیاندە بەردەم ئوستانداری و دروشمی ئوستاندار حەیاکە کورسیەکەت ڕەهاکەیان بەرز کردەوە. بەرپرسانی شار و لەوانە ئیمام جومعە کە لافاوەکەی ئەم دوایانەی بە ئیمتحانی ئیلاهی ناو لێبر بوو خۆیان لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خەڵک پاراست. هەواڵنێری دەوڵەتی ئێران واتە ئیرنا ڕایگەیاند کێشەی ئاو لە 7 شار و 34 گوندی وستانی چوارمەحاڵ و بەختیاری ناڕزایەتی خەڵکی لێکەوتوتەوە. ڕاگەیاندنەکانی ژێر کۆنتڕۆڵی ڕژیم هەوڵیاندا کە وێڕای ئاماژە بە هەندێک لە ڕاستیەکان خەڵک بە هەوڵەکانی کابینەی ڕئیسی ئومیدوار ڕابگرن. ئەوان لە بوونی ژێرخان و پاککەرەوەی گونجاویان بە هۆکاری بێئاویەکانی ئەم دوایانە زانیوە و نەبوونی ئەو ئیمکانەتەشیان گەڕاندەوە بۆ بێتوانایی دەوڵەتی ڕۆحانی. چوارمەحاڵ و بەختیاری وەک یەکێک لە پڕئاوترین ئوستانەکانی وڵات ناسراوە. کۆماری ئیسلامی چەند ساڵ پێش بە کۆمەڵێک گەڵاڵەی ناکارناسانە و لە ڕێگای 2 تونەلی بەهەشت ئاباد و گولاب بەشێک لە ئاوی ئۆستانیان گواستەوە بۆ ئیسفەهان. ئەم گەڵاڵەیە لە سەردەمی ئەحمەدی نژاددا داڕێژرا و لە دەورەی ڕوحانیدا بەکردەوە دەرهات. خەڵکی ناوچەکە بە شێوازی جۆراوجۆر ناڕەزایەتی خۆیان بە گوێی هەردووی ئەو کابینانە گەیاندووە. خەڵک خوازیاری ئەوە بوون کە ئاوی خواردنەوە مافی هەموو دانیشتوانی وڵاتە بەڵام نابێت بەهۆی گەڵاڵە و گواستنەوەی ناکارناسانە ئاوی دانیشتوانی ناوچەکانی تر لە ناو بچێت. کارناسێک لەو سەردەمەدا وتی چوارمەحاڵ و بەختیاری ئوستانێکی بەرزە و سەرچاوەی ئاوی کەمە و بەشێکی زۆر لە پەیداویستی ئاویەکانی خەڵک لە ڕێگای ژێرزەویەوە دابین دەکرێت. بەکردەوە دەرهێنانی گەڵاڵەی تونێلی ژێرزەوی گواستنەوەی ئاوی بەهەشت ئاباد دەبێتە هۆی بێماڵ و حاڵی 60% دانیشتوانی چوارمەحاڵ و بەختیاری و هەروەها 60% سەرچاوەکانی ئەو ئوستانەش زیانیان پێدەگات. بەڵام بەرپرسان و سەرۆک کۆمارەکانی ئەو کات وەک هەمیشە وەڵامی خەڵکی ناڕازیان بە سەرکوتدایەوە و لە بەرامبەر کارناسانیشدا پەنایان بردە بەر فریوکاری. بەڕێوەچوونی ئەو تەرحانە لە باری سیاسیەوە وەک پێویست ناسرابوون. گرفتی کەم ئاوی لە ئوستانی چوارمەحاڵ و بەختیاری بەشێکە لە کێشە و گرفتە سراسەریەکانی شار و گوندەکانی زۆر یەکلا ناوچەکانی ئێران. ئەم گرفتانە لە فەلاتە نیمچەوشکەکانی ئێران بەهۆی دزی و گەندەڵی ڕاندخۆری و بەڕێوەبەراتی ناکارناسانەی ئاو ڕوویداوە. زۆر یەک لە کارناسان دەوڵەتی شەشەمی کۆماری ئیسلامی با سەرۆکایەتی هاشمی ڕەفسەنجانی بە دەستپەیەکی پرۆژە ڕانتیەکان و دروستکردنی بەنداوی ناکارناسانە و خراپ ئیدارەکردنی سەرچاوە ئاویەکانی ئێران دەزانن. ناوبراو کە سپای پاسدارانی هێنایە ناو پرۆسەی پەیمانکاری و بنیاتنان بودجەیەکی زۆر و زەوەندی بۆ دروستکردنی بەنداوەکان لە سەراسەری وڵات بە بیانووی بەرهەمهێنانی وزە و بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکان خستە بەردەست ئەو دامەزراوەیە. دروستکردنی ناکارناسانەی بەنداوەکان کە بە زۆری لەلایەن قەرارگای خاتمولئەنبیا و پەیمانکارەکانیانەوە بەڕێوە چووە کە لە ڕووی نەزانی وەیان بە هۆکاری سیاسیەوە دروستکراون لەو کاتەوە دەستی پێکردووە. یەکێک لە بەرچاوترین نمونە لە دروستکردنی بێبنەما و نایستانداردی بەنداوەکانی وڵات کە بووە هۆی وێرانکردنی بەربڵاوی ئێکۆسیستمەکانی خوارەوەی ڕووبارەکە بەنداوی گوتوانت لە خوزستانە. ئەم بەنداوە کە لەسەر ڕووباری کارون هەڵکەوتووە
بە بەرزی 180 میتر وەک بەرزترین بەنداوی خاکی ئێران ناسراوە کە لەلایەن شرکەتی سپاسەد و مەهاب قودسی سەر بە سپای پاسەڕانەوە دروستکراوە. قەبارەی خوێی کەڵەکەبووی ناو مەخزەنی بەنداوەکە بە زیاتر لە 10 ملیۆن تۆن خەمڵێنراوە کە بە وتەی کارناسان لە کاتی لافاوەکاندا بەشێک لەو خوێیە دەڕژێتە ناو ڕووباری کارونەوە. کارناسێک لە سەبارەت بە ئاکامی دروستکردنی بەنداوەکان لە کۆماری ئیسلامی داوتی هێندێک بەنداو لە وڵاتدا دروستکراون کە بە گوێرەی دامپێدانانی خۆیان بەنداوی سیاسین. ئەم بەنداوانە پتر بە مەبەستی پڕکردنی گیرفانی مافیا ئابوووریەکان لەوانە قرارگای خاتەم و ئاستانی قۆدس دروستکراوە. ئەو بەنداوانە لە هەندێک حاڵەتدا بە بیانووی دابینکردنی بەرق بنیادراون. بە گوێرەی سەرچاوە ڕەسمیەکان بەنداوەکانی ساڵی 1400 تەنیا 15% توانایی بەرهەمهێنانی بەرقی ئێرانی دابین کردووە. ئەمە لە حاڵێکدایە بەهۆی کردداری ناپسپۆرانەی شرکەتە پەیمانکاریەکانی ژێر چاوەدێری سپا دروستکردنی ئەم بەنداوانە لەسەر ڕووبارەکان تەنانەت نەیتوانیوە پێش بە بەشێکی زۆر لە لافاوە وێرانکەرەکان لە وڵاتدا بگرێت. خەباتی ڕۆژی دووشەممە 24 مانگی گەلاوێژی دانیشتوانی چوارمەحاڵ و بەختیاری و بە تایبەت شارۆمەندانی شاری کورد بەشێکە لە خەباتێکی بەربڵاوتر کە لە زووەوە دەستی پێکردووە و لە داهاتوودا بەهۆی گرفتە ئاویەکانەوە بەربڵاوتریش دەبێت.